سڵاو قوتابی ئازیزەکان، دووبارە گەڕامەوە وڵاتان لەوانەیەکی دیکەی زانستی پۆلی شەشەم. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، گەیشتینە بەندی دووەم کەرتی یەکەم کە باسی خۆر دەکەین. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هیوادارم بەودایە و لەگەڵم بن و ئەو وزەیە کە لە خۆرۆ دەدەچێتن بزانی چۆنە ئامانج لەو کەرتەدا وزەی خۆر چۆن کارەکە لەسەر ژیانی سەرزەوی. دووەمیشیان چینەکانی خۆر دەژمێرین، سێمیشیان دیمەنە بیراوەکانی خۆر بێکەوە سیر دەکەین و هەروەها وەکو ئەوەی کە ڤیدیۆشم پیشاندان لە قوتابخانە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هەروەکو دەزانن خۆرێکێکی لەو پێکاتە سەرەکیانەی کە هۆکارێکە بۆ ئەوەی زەوی بەردەوام وزەی هەبێت، مەتە سەرچاوی بەردەوامی وزە لە زەوی لە خۆرە وەردەگرێتن و جگە لە گشت پێکاتەکانی زەوی سوودی لێ وەردەگرێتن کە دەڵێن گشت پێکاتەکان بەسمان لە مرۆڤ بە ڕووەکە گیانەوەرە بە شێوەیەکی گشتی هەریەکەیان بە شێوەیەکی تایبەت بەخۆی سەرچاوی خۆر بۆ وزەی خۆی بەکار دێنێتن و هەروەها بتوانین بڵێن خۆر یەکێکە لە پێکاتە گرنگەکانی کە سیستەمی خۆر پێک دێنێتن و هەروەها شێوەیەکی چۆن دەڵێ بەردەوامی نییە، شێوەیەکی جێگیری نییە، بەڵکو لەگۆڕێتن چونکە پێکاتوە لە زەمەلاحی گازی زۆر گەرم. هەروەها گوتمان کە سەرچاوی وزەی بۆ گشت زیندەوەران جا مرۆڤ بێ ڕووەک بێ یاخود گیانەوەر بێ، مرۆڤ لە ڕێی ڕاستە خۆش وەردەگرێتن یاخود لە ڕێی خواردنی ڕووەک یان گیانەوەرەوە وزەی خۆر وەردەگرێت بە هەمان شێوە ڕووەک لە ڕێگەی کردای ڕۆشنە پێکاتنەوە وزەکەی وەردەگرێت و زیاد دەکات و گەشە دەکاتن تاوەکو بێتە نەوێکی نوێ بۆ دوای خۆی. بە هەمان شێوە گیانەوەرەکانی لە ڕێگەی خواردنی ئەو ڕۆکانەوە دەتوان سەرچاوی وزەی خۆر بەدەست بێنن. بەڵێ قوتابی خۆشەویستەکە، هەروەکو دەزانن کە خۆرژێکێکە لەو پێکاتانەی کە دەبێتە هۆی دروستبوونی با کە زۆر گرینگە. سوودی خۆر چیە جگە سەرچاوەیەکی وزەی بۆ ڕۆک و بۆ گیانەوەر بەگشتی. سوودێکی دیکەشی هەیە کە وزەی خۆریش دەبێتە هۆی پەیدابوونی با، یەکەمیان دووتە پەیدابوونی بارودۆخی کەژ لەسەر زەوی. دەکەدەنە بارودۆخی کەژ بەسمان لە بارودۆخی کەش و هەوایە بەگشتی لەسەر زەویدا. لەکارە پرسیارێکمان هەیە کە لە سەرچاوی وزەی خۆر چیە؟ بۆ نمونە ئێمە کاتێک هەر سەرچاوەیەکی وزە باز دەکەین، هۆکارەکەشی باز دەکەین کە ئایا هۆکاری بەردەوامبوونی ئەو وزەیە یان چییە، یان سەرچاوەکەی چییە. بۆ منە کە باز دەکەین ئەوانە لە زستان دەجاتر وەکو نمونە بێنینەوە کاتێک کە سۆبە بەکاردێنین نەوتی تێ دەکەین، کاتە سەرچاوەی ئەو گەرمی کە لە سۆبە بەدەستمان دەکاتن لە ڕێگەی نەوتەوە یاخود لە لادەیەکان بەجار سۆبەی جار بەکاردێنن دار دەخەنە ناو سۆبەکە تاوەکو گەرمیمان دەست بکات. کاتە سەرچاوەی ئەو گەرمیە چی بوو؟ دارەکە بوو. لەمە بۆ ئەگەر نەوت بێ، ئەگەر دار بێ، یان بۆ هەر پێکاتێکی دیکە بێ کە بەکاردێن بۆ ئەوەی سەرچاوەیەکی وزە بەکاری بێنی، کاتە هۆکاری ئەو گەرمی کە ئێمە وەردەگرین لە ڕێگەی بۆ نەسۆبەوە بێتن نەوتە یاخود دارە. بە هەمان شێوە خۆری سەرچاوەیەکی وزەی هەیە، بەڵام ئاگدار بن ئەوان گازی سروشتی و نەوت و ئەوانەیان نییە، بەڵکو هۆکارێکیان هەیە تاوەکو سەرچاوی وزەی خۆر بەردەوام بێتن، وەکو نمونەیەک باسمان کرد. بۆ ئەوەی خۆر بەردەوام وزەی هەبێتن پێویستی بە سەرچاوەیە کە سەرچاوەی دروستبوونی وزەی خۆر چیە؟ بریتێ لە یەکبوونی گەردی بچووک بۆ پێکهێنانی گەردی گەورەتر کە دەپەڕێتن. و هەروەها زۆرش ئاگدار بن خۆر بە دوو شێوە یاخۆ بە دوو شێوەی شەپۆل دەتوانین هەستی پێ بکەین. یەکەمیان بە شێوەی شەپۆلی ڕووناچی کاتێکە دەبینین هەست بە ڕووناچەکەی دەکەین، دوومیان کاتێکە بە شێوەی وزەی گەرمی هەستی پێ دەکەین، کەواتە وزەی خۆر بە دوو شێوە دەتوانین هەستی پێ بکەین. یەکەمیان بە شێوەی ڕووناچی، دوومیان بە شێوەی وزەی گەرمی هەستی پێ دەکەین. بەڵێ قوتابیان، هەروەکو باسمان کرد کە خۆر بریتێ لە سەرچاوەیەکی وزە و هەروەها بریتێ لە گۆیەکی پڕ لە گاز. ئەو دوو جۆرە گازێک کە تێیدا هەیە دوو جۆری گازن، یەکەمیان هایدرۆجین، دووەمیشیان هێلیۆم. و پلەی گەرمی لە چەقی خۆردا دەکاتە 15 ملیۆن پلەی سریزی کە زۆرە بە شێوەیە کە پەستانێکی بەرزشی هەیە. وتمان چۆن سەرچاوی وزەی هەیە؟ وتمان لە ئەنجام یەکبوونی ناوکی گەردیلەکان. بەسمان چ ناوکی گەردیلەکان؟ ناوکی گەردیلەکانی هایدرۆجین. ناوکی گەردیلەکانی هایدرۆجین بە یەک دەکەون بە شێوەیەکەوە دەکاتن گەردیلەکانی یاخود ناوکی گەردیلەکانی هێلیۆم دروست دەبێت. هەتاوەکو بەردەوام ناوکی گەردیلەی هایدرۆجین بەریەک بکەوێت و ناوکی گەردیلەی هێلیۆم دروست بێتن، ئەوە سەرچاوی خۆریش بەردەوام دەبێتن بە شێوەی گەرمی یاخود بە شێوەی ڕووناچی ئێمە هەستی پێ بکەین. ئەمەش کردارێکە پێی دەگوترێت کردداری یەکبوون.
وەڵێ قوتابیان هەروەکو باسمان کرد کە کرداریەک بوونمان هەیە. کرداریەک بوون چییە؟ یاخۆجان بڵێن هۆکاری دروستبوونی چێ دێرە، چونکە ناوکی گەردیلەکانی هایدرۆجین لە نێوانیاندا یەکبوون بۆ دەداتن بۆ پێکەرانی ناوکی گەردیلەی هیلیۆم. مەرجە ناوکی گەردیلەی هایدرۆجین بەریەک بکەون بۆ پێکەرانی ناوکی گەردیلەی هیلیۆم. چەند ئەم کردارە ڕووداتن کاتە کرداریەک بوونیش ڕوودەدات. بۆڵێ قوتابیان سەباسی جۆرەکانی شەپۆل دەکەین، دەڵێن چەند جۆرێک شەپۆل هەیە، هەر جۆرێک بڕێکی جیاواز وزە دەگوازێتەوە و هەندێک لەو شەپۆلانە بە شێوەیەکی ڕووناکی بینراوە. یەکەمیان دەتوانین باسی بکەین. هەروەکو باسمان کرد پێنج جۆر شەپۆلمان هەیە، شەپۆل ڕووناکی بینراو یەکەمیانە کە ئەو شەپۆلانە، و دووەمیشیان شەپۆلەکانی ژێرسوور و کە زۆر گەرمن، و شەپۆلەکانی سەری وەنەوشەیی کە ئەوشیان زۆر ترسناکە، زۆر جا دەبێتە هۆی شەرپەنجەی پێست و سوتانەوەی پێست و لەناوبردنی خانەکانی پێست کە ئەمە بە هۆی دروستبوون و کۆبوونەوەی تۆخمەکانی کالسیۆمە لە ئێسکدا، و هەروەکومان زۆر جا دەبێتە هۆی ڕەنجداگەرانی پێست و سەرەتانی پێست. و خاڵێکی دیکەشمان هەیە ئەویشیان شەپۆلی ڕادیۆییە، ئەوەش جۆری چوارەمی شەپۆلە. هەروەکو باسمان کرد چارەم جۆری شەپۆلی ڕادیۆییە کە بەکاردێنێتن لە کردداری پەخشکردنی ڕادیۆ تەلەڤیزیۆن، کە ئێمە دەتوانین گوێ لە ڕادیۆ بگرین یاخۆ سەیری تیڤی بکەین لە ئەنجامی شەپۆلی ڕادیۆیی. وە پێنجەم شەپۆل کە هیچمان تیشکی سینی کە زیان بە ژیان دەگەێنێتن لەسەر زەوی، بەڵام بەهۆی بوونی بەرگە هەواوە ئەوە پارێزگایمان دەکاتونە هەیە تووشی نەخۆشی بین کە بەهۆی چینی ئۆزۆنەوەیە. پرسیارمانێکانە هەیە چۆن خۆر کارەکاتە سەر ژیانی سەرزەوی، واتە خۆر شۆری چیە بۆ مرۆڤ و گیانەوە بەگشتی سەرزەوی. دەتوانین بڵێن خۆ سەرچاوی زۆرینەی وزەیە بۆ زەوی بۆ بەرهەمهێنانی خۆراک لە ڕۆک و هەروەها بۆ ڕووناکی و گەرمی سوودی لێوەر دەژیرێتن. هەروەکو لە وێنەدا دیارە ئەگەر لەو کردارانەی کە مان ڕواک ڕۆشنە پێکاتن دەکاتن هەتا کاوزەی خۆر دەگۆڕێتن بۆ زەی خۆراک. وەڵە قوتابیان هەروەکو دەبینن دۆزینەوەی خۆرمان هەیە، یەکێکە لەو هۆکارەکان کە باسی پێکاتی خۆر دەکەین و چینەکانی بەگشتی کە دەتوانین باسی بکەین کە خۆر دەکاتن نزیکەی 1.4 ملیۆن کیلۆمەتر، و هەروەها بە نزیکترین ئەسیرە لە دەندرێتن لە چەقی خۆردا پێکاتێکمان هەیە کە پێی دەگوترێت کرۆک. لەسەر چینەکانی بەڵێ قوتابیان ئاگدار بن زۆر گرینگە چینەکانی خۆر لە ناوەوە دەست پێ دەکەین بۆ دەرەوە. یەکەم بەشە گوتمان کرۆکە، لە دوای ئەوە چینی تیشکدانە، لە دوای ئەویش چینی هەڵگرتنە، دوای ئەویش چینی ڕووناکە کەواتە کە پرسیار هاتەوە پێکاتەکان یاخۆ چینەکانی خۆر کامانن بیانژمێرە، دەڵێ یەکەم کرۆک، چینی تیشکدان، چینی هەڵگرتن لەگەڵ چینی ڕووناکی. هەروەکو باسمان کرد سێ چینمان هەیە کە کرۆک سەرچاوەکەیەتی، لە دوای ئەویش چینی تیشکدان، چینی هەڵگرتن، چینی ڕووناک دێتن. بەڵێ قوتابیان یەکانت باس دەکەین کە دوو جۆر چینەکە باس دەکەین کە ملاوانە چینی ڕووناک چیە؟ ئەوەیە کە لە ڕووی خۆرەوە دەبینین کە کاتێک ئێمە دەیبینین ئەوە ئەو چینەیە کە پێی دەگوترێت چینی ڕووناک. خەرمانە یاخود خۆربەند چیە؟ ناوچەیەکە لە گازە گەرمەکان کە بە دەوری خۆردا دەخڵێتەوە. ڕۆک باسمان کرد چینەکانی خۆر کامانن، گوتمان بەشی یەکەمی کە بەش سەرچەکەیەکی کرۆکە کە سەرچاوەی وزەیەکەیە بۆ خۆر، اینجا چینەکان دەست پێ دەکاتن، چینی تیشکدان، چینی هەڵگرتن، چینی ڕووناک. ئاگدار بن سێ چینی سەرچیە، بەڵام بەشە ناوەڕاستەکەی کە دەبێتە کرۆک کە سەرچاوەی هەر سێ چینەکەیە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەوڕۆمان بوو، هیوادارم سوتی لێ ببینین و دووبارە پێداچوونەوەی بۆ بکەن. هەروەکو دەزانین نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەکانی سەری ساڵ، هیوادارم زۆر بەباشی بخوێنن و سەرکەوتوو بن. ئینشاءڵڵا هیوام سەرفرازتان و دڵخۆشیتانە. کاتێکی خۆش بۆ ئێوە.